سڵاوی خۆی گەورەتان لێبێ پێتان گەشتمەوە لە بەرنامەی دیمەن سپۆرت لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵی ئەم هەفتەیە. شێرکۆ کەریم بە باشترین یاریزانی گەڕی سێمی خولی ئەستێرەکانی عێراق دەستنیشان کرا. شێرکۆ کەریم بە باشترین یاریزانی گەڕی سێمی خولی ئەستێرەکانی عێراق دەستنیشان کرا کە دووەم گەڕا بە باشترین یاریزانی خولەکە دەستنیشان بکرێت. شێرکۆ کەریم هێرشبەری یانی هەولێر کە لە یاری بەرامبەر زەوڕە لە گەڕی سێمی خولی ئەستێرەکانی عێراق گۆڵی یەکسانبوونی کرد و بە باشترین یاریزانی گەڕی سێمی خولەکە هەڵبژێردرا کە لە گەڕی یەکەمیش بە هەمان شێوە بە باشترین یاریزانی خولەکە دەستنیشان کرا. ئەوەی جێگەی باسە شێرکۆ کەریم و بە تایبەت یانەی هەولێر ئەمساڵ بە ئاستێکی زۆر نایاب بەشدارە لە خولی ئەستێرەکانی عێراق و شێرکۆ کەریم ئێستاکە سێ یاری ئەنجام داوە لەگەڵ یانەی هەولێر و توانیوێتی لە هەر سێ یاریەکەدا گۆڵی خۆی بۆ یانەی هەولێر تۆمار بکات. گواردیۆلا ئەو یانەیەی دیاری کرد کەوا ترسی لە ڕوبەڕووبوونەوەی هەیە و باشترین یاریزانی مێژووشی دیاری کرد. پیپ گواردیۆلای ڕاهێنەری مانچستەر سیتی لە کات و لە کۆتایی قسەکانیشیدا نەیتوانی ئەم شتە بشارێتەوە گوتی تاکە یانەکە لە چامپیۆنز لیگدا حەز ناکەم ڕوبەڕووی ببمەوە یانەی بەرشلۆنەیە لەبەر ئەو سۆز و خۆشەویستی کە ساڵانێک ڕاهێنەری یانەی بەرشلۆنە بوومە نامێ بە هیچ شێوەیەک ڕوبەڕووی بەرشلۆنە ببمەوە چونکە دڵنیام سۆز و خۆشەویستیم بۆ یانەکە بەسەرمدا بە تەواوەتی زاڵ دەبێت. ڕافایل نادال ئەستێرە بەناوبانگەکەی یاری تێنس بەیەکجاری وازێنانی خۆی لە یاریکردن ڕاگەیاند. ڕافایل نادال ئەستێری بەناوبانگی تێنسی ئیسپانیا و جیهان بەیەکجاری وازێنانی خۆی ڕاگەیاند. نادال لە پەیامێکی ڤیدیۆییدا ڕایگەیاند چی دیکە لە یاریکردن بەردەوام نابێت و بەیەکجاری واز لە یاریکردن دەهێنێت. ڕافە بە 12 زمانی جیاواز سواسی هەندەران و هەموو لایەک دەکات کە لە کاروانی یاریکردنیدا هاوکاریان کردووە. ڕافایل نادەر خاوەنی 22 نازناوی گراند سەلامە لە پەیامەکەیدا دەڵێت من لێرەم بۆ ئەوەی پێتان ڕابگەێنم واز لە یاریکردنی پیشەگەری دەهێنم. لە ڕاستیدا چەندین ساڵی ڕابردوو بۆ من زۆر زەحمەت بوون بە تایبەت دوایین 2 ساڵی ڕابردووم. پێم وایە ئیتر ئێستاکە کاتی بڕیارە ڕاستەکەیە. تێنزانە بەناوبانگەکەی ئیسپانیا لە کاروانی یاریکردنیدا خاوەنی 92 نازناوی جیاوازە. دیارترینیان 36 نازناوی ماستەرزی هەزار خاڵیە و 14 نازناوی ڕۆڵاند گاڕۆس، 4 نازناوی کراوەی ئەمریکا و 2 نازناوی کراوەی ئوسترالیا و 2 نازناوی ویمبڵۆندا. جگە لە کەسایەتیە بەناوبانگەکانی جیهان چەندین یاریزانی ئیسپانیا و یاریزانی تۆپی پێ دڵتەنجی خۆیان بۆ ڕافایل نادەل نیشاندا و بە تەواوەتی پشتگیری خۆیان کرد و هیوایان خواست کە لە داهاتوو ژیانێکی خۆشی هەبێ و تام و چێژ وەرگرێ لەو پشوەی کە وایستاکە داوێتی. سوپرایزێکی زۆر سەیر کە لەوانەیە زۆر بەمان تاوەکو ئێستا نەمان بیست بێ ئەویش ئەوێ میسی تاوەکو ئێستاکە موچە و پارە لە یانەی بەرشلۆنە وەردەگرێت. ڕۆژنامەی مۆندۆی ئیسپانی سوپرایزێکی گەورەی سەبارەت بە پەیوەندی لیۆنێل مێسی ئەستێرەی ئەرجەنتینی لەگەڵ یانەی بەرشلۆنە ئاشکرا کرد. هەرچەندە پاڵەوانی جیهان لە ساڵی 2021 لە وەرزی هاوین ڕیزەکانی یانەی بەرشلۆنەی بەجێهێشت و پەیوەندی بە پاریس سان ژێرمانی فەڕەنسیەوە کرد. بەڵام تاوەکو ئێستا کارگێڕی یانەی بەرشلۆنە هێشتا موچەی لیۆ مێسی کاپتنی یانەی ئینتەر میامی و 2 یاریزانی دیکە دەدات کە ئێستا لەگەڵیدا لە خولی ئەمریکی یاری دەکەن ئەوانیش سێرجۆ بۆسکێس و جۆردی ئەلبا. لیۆنێل میسی لە هاوینی ساڵی 2021 بە تەواوەتی یانەی بەرشلۆنەی بەجێهێشت دوایەوەی خوان لاپۆرتای سەرۆکی یانەی بەرشلۆنە پێی ڕاگەیاند کە یانەکەی بەهۆی خراپی دۆخی دارایی و یاسای دارایی ناتوانێت گرێبەستەکەی نوێ بکاتەوە. دوای ئەو دۆخە داراییەی کەوا بەسەر یانەی بەرشلۆنە هات لە ساڵی 2020 کاتی کۆڕۆنا یانەکەی ناچار کرد پێدانی موچەی هەندێک لە یاریزانەکان دووە بخات و لە سەروشیانەوە لیۆنێل میسی و هەردوو هاوڕێکەی بۆسکێس و ئەلەبا. بە گوێرەی ئەو سەرچاوانە بەرشلۆنە تاوەکو ئێستا موچەی مێسی و بۆسکێس و ئەلەبا دەدات و دەڵێن لە وەرزی کۆتایی ساڵی 2025
دووە بەشی کۆتایی پاشەکەوتی موسەکە دەدەن بەو سێ یاریزانە بە پێوش سەرچاوانەیەکەوە ڕۆژنامەی مۆندۆ ئیسپانی بەدەستی گەیشتووە لەو کاتیکەوە سەردەمی کۆڕۆنا بوو لە ساڵی 2020 یانە و ئیدارەی بەرشلۆنا تووشی داڕوخانێکی 451 ملیۆن یۆڕۆیی بوو بەهۆی ئەو بارودۆخی بەسەری هات و ناچار بوو کۆمەڵێک لە ئەستێرەکانی بفرۆشێت. سەرۆکی بەرازیل بە تەواوەتی تووڕێ و داوا دەکات زۆرێک لە ئەستێرەکانی یانەی ڕیال مەدرید و بەرشلۆنا لە هەڵبژاردەی بەرازیل دوور بخرێنەوە. لویس دا سیلڤا سەرۆکی بەرازیل لە لێدوانێکیدا ڕەخنەی زۆر بەتوندی لە یاریزانە پیشەگەرەکانی وڵاتەکەی گرت و دەڵێت ئەوانەی لە بەرازیل یاری دەکەن هیچیان کەمتر نییە لەوانەی کە لە دەرەوەی بەرازیل یاری دەکەن. ڕۆژنامەی مۆندۆی ئیسپانی ئاماژەی بە لێدوانی دا سیلڤا داوە کە تیایدا هاتووە دەڵێت یاریزانە پیشەگەرەکانمان لە دەرەوە لەو یاریزانانە باشتر نین کە لە نێو بەرازیلدا یاری دەکەن. پاش دەرکەوتنی هەریەک لە لویس هێنریک و ئیگۆر جیسۆسی یاریزانی یانەی بۆتاڤۆگۆ دێت کە پێشەوایەتی بەرازیلیان کرد بۆ برنەوە لە چیلی بە ئەنجامی 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە پاڵاوتنەکانی گەیشتن بە مۆندیالی ساڵی 2026. بەرازیل بەر لە سەرکەوتن بەسەر چیلی لە دۆخێکی زۆر خراپ بوو لە کاتێکدا زۆربەی یاریزانەکانی لەناو پێکاتەی سەرەکی تووشی پێکان بوون و هەر لە ئەوروپامانە و نەیانتوانی سەفەری بەرازیل بکەن. سەرۆکی بەرازیل دەڵێت ئێستاکە کۆمەڵێک ئەستێرەی تازە پێگەشتومان هەیە وەکو گارناچۆ و ڕۆماریۆ هەر بۆیە یاریزانی زۆر باشی کوالێتی بەرزمان هەیە لە نێوخۆدا کە هەمان ئاستی ئەو یاریزانانیان هەیە کە لە دەرەوەی بەرازیل لە ئەوروپا یاری دەکەن. سەرۆکی بەرازیل زۆر تووڕە بوو کاتێکەوە بیستی زۆربەی یاریزانەکانی هەڵبژاردەی بەرازیل بەهۆی پێکانەوە یاخود خۆدزیینەوە لە یاریە نێودوڵەتیەکان خۆیان تووشی پێکان کردووە یاخود وایان نیشانداوە کەوا پێکانن. کۆمەڵێک لەو یاریزانانەی کەوا نەیانتوانی لە یاریەکەی بەرامبەر چیلی لەگەڵ هەڵبژاردەی بەرازیل یاری بکەن و ئامادە بن کۆمەڵێک ئەستێرەی یانەی ڕیال مەدرید و بەرشلۆنە بن وەکو میلیتاو و ڤینیسیۆس و ڕافینها لە بەرشلۆنە و کۆمەڵێک یاریزانی تر بۆیە ئەو شتەوای کردکەوە سەرۆکی بەرازیل لێدوانێکی زۆر توند بدات و ڕەخنەی توند لەو یاریزانانە بگرێ کەوا لە ئەوروپا یاری دەکەن. هەواڵە خۆشەکە گەیشت بە هاندەرانی مەدرید و ئیدارەی ڕیال مەدرید. هەواڵێکی خۆش گەیشتە کارلۆ ئەنچیلۆتی ڕاهێنەری یانەی ڕیال مەدرید کە تایبەتە بە یاریزانە هەرە گرنگەکانی پێکاتەکەی ڕیال مەدرید لە کاتێکدا کە ڕیال مەدرید بە قۆناغێکی زۆر خراپدا تێدەپەڕێت بەهۆی پێکرانی چەندین یاریزانی کاریگەر لە پێکاتەکەی. ئەمڕۆ پزیشکانی یانەی ڕیال مەدرید هەواڵێکی خۆشیان بۆ کارلۆ ئەنشیلۆتی برد و پێیان ڕاگەیاند کە ڤینیسیۆس جۆنیۆری و ئەستێرەی بەرازیل بە تەواوەتی چاک بۆتەوە لە پێکانەکەی ملیدا. لە یاری ڕیال مەدرید و ڤیاڕیال لە لالیگادا یانەی شاهنە گورزێکی کوشندەی بەرکەوت بەهۆی ئەوەی دانی کارڤەخاڵی بەرگریکاری تووشی پێکانێکی قورس بوو و ئەم وەرزە بۆ ئەو کۆتایی پێات هەر لەو یاریەدا ڤینیسیۆس لە ملیدا تووشی پێکانێک بوو کە بەهۆیەوە نەیتوانی لەگەڵ هەڵبژاردەی بەرازیل بەشداری لە هەفتەی فیفادا بکات. تۆڕی هەواڵی ڕێلیڤۆی ئەمڕۆ ڕایگەیاند کە ڤینیسیۆس بە تەواوەتی لە پێکانەکەی ملی چاک بۆتەوە و بۆ یاری داهاتووی ڕیال مەدرید ئامادەیە کە بڕیارە ڕۆژی شەممەی داهاتوو لەگەڕ ڕێدەی لالیگا ببێتە میوانی سێلتا ڤیگۆ. ڕیال مەدرید تاوەکو ئێستاکە ئەو ئاستی پێشکەشی دەکات نەیتوانیوە ببێتە جێگای ڕەزامەندی هاندرانی یانەی ڕیال مەدرید و بینەرانی تۆپی پێ لە خولی ئیسپانیادا 3 خاڵ لە دوای بەرشلۆنەوەیە و لە یاری چامپیۆنز لیگشدا 2 یاری ئەنجامداوە و یاریەکی دۆڕاندووە. ئەوەی کە بەرشلۆنە و هاندەرانی یانەی بەرشلۆنا لی دەترسان ڕوویدا. لە یاری ئیسپانیا و دانیمارک ئەوەی ڕوویدا کە بەرپرسان و هاندەرانی یانەی بەرشلۆنە لی دەترسان ئەویش ئەستێرەیەکی زۆر گرنگیان تووشی پێکان بوو. لە کۆنگرەی ڕۆژنامەوانی پێش یاریەکەی ئیسپانیا پرسیاریان لە لویس لیفوێنتی ڕاهێنەری ئیسپانیا کرد ئایا پشوو بە لامین نادەیت لەبەر ئەوەی زۆر یاری کردووە و ماندووە. ئەویش لە وەڵامدا گوتی لامین ساڵانە 7 یاری بۆ بەرشلۆنە دەکات کەچی من لە مانگێکە تەنها 1 یاری کارم پێێتی بۆیە دەبێت بەرشلۆنە پشووی پێبدات نەوەکو من.
لە یاری ڕابردووی هەڵبژاردەی ئیسپانیا لامین یامال ئەستێرەی بەرشلۆنە و ئیسپانیا تووشی پێکانێک بوو. بە پێی میدیای ئیسپانیا بەرشلۆنە چاوەڕێ ئەوە دەکات بارودۆخی یامال لەلایەن ستافی پزیشکی هەڵبژاردەی ئیسپانیاوە هەڵسەنگاندنی بۆ بکرێت بۆ ئەوی بزانێت ئایا هیچ پێکانێکی هەیە یاخود نا. لە مانجی ئۆکتۆبەردا ئەرچی بەرشلۆنە زۆر قورسا، بۆیە بە تەواوەتی پێویستێتی کە هەموو یاریزانەکان ئامادە بن و زۆربەی یاریزانەکان دوور بن لە پێکان و مەترسی. لەبەرەوەی لە مانجی ئۆکتۆبەر چەندین یاری گرنگی هەیە. یاری یەکەمی لە خولی ئیسپانیا و یاری دووەمی لە چامپیۆنز لیگ بەرامبەر بایەرن مونخە و یاری دواتری کلاسیکۆی ئیسپانیایە بەرامبەر یانی ڕیال مەدرید. ناوبژوانێکی خولی سعودی باز لە کریستیانۆ دەکات و دەڵێت لە ناو یاریگادا یاریزانێکی زۆر بە بۆڵەبۆڵ و قسەیە. هیکتۆر سعید مارتینێز ناوبژوانێکی هیندۆڕاسی بەشێک لە کەسایەتی کریستیانۆ ڕۆناڵدۆی ئەستێرەی یانەی نەسری ئاشکرا کردو و دەڵێت لە یاریگادا یاریزانێکی زۆر بە بۆڵەبۆڵە. هیکتۆر کە چەندین یاری لە خولی ڕۆشنی سعودی بەڕێوە بردووە، لە چەندین یاری یانەی نەسریشدا لە خولەکەدا ناوبژوان بووە. ئاشکرای کردووە دەڵێت ڕۆناڵدۆ کەسێکی زۆر مەزاجیە لە ناو یاریگادا. هیکتۆر دەڵێت قسەی بۆ ڕۆژنامەی مۆندۆی ئیسپانی کردووە. ڕۆناڵدۆ یاریزانێکە مامەڵەکردن لەگەڵیدا زۆر زەحمەتە، چونکە زۆر کەسێکی مەزاجیە و کەسێکە زۆر ڕکابەرە لە پێناوبردنەوەدا. هەروەها دەڵێت ئەو ویستەی کە لە ناو ناخی ڕۆناڵدۆ هەیە بۆ ڕکابەری و برنەوە وای کردووە کە ئەو بەردەوام هەز بکات ناحەقی بەرامبەر دەکرێت. ئەمەش پاڵی پێوە دەنێت بۆ ئەوی بەردەوام سکاڵا بکات و ڕەخنە لە ناو بژوانی یاریەکە بگرێت. هیکتۆر سعید ئاشکرای کردووە لە کاتی بەڕێوەبردنی یەکێک لە یاریەکانی یانەی نەسڕدا بەهۆی ڤارەوە دوو گۆڵی یانەی نەسری ڕەت کردوتەوە. ئەوەش ڕۆناڵدۆی زۆر تووڕە کردووە و پاشان گوتوێتی دوای پێداچوونەوەی ڤار دوو گۆڵی نەسرمان ڕەت کردەوە، بەڵام دواتر تیپی بەرامبەریان گۆڵیان کرد و ئیدی ڕۆناڵدۆ پێی وابوو هەڵەمان کردووە و فاوڵ هەبووە بۆ یاریزان یانەکەی. هیکتۆر دەڵێت دوای ئەو ڕووداوە بینیم ڕۆناڵدۆ نزیکەی 10 مەتر دوورە لە من و ڕاوەستاوە و دەڵێت ئەمە بەردەوام حاڵی ئێمە لەگەڵ ئێوەی ناوبژیوانان. ئێوەمان نەهێناوەتە ئێرە بۆ ئەوەی خۆتان بکەم بە ئەستێرا، بەڵکو ئێمە ئەستێرین لە ناو یاریگا. لە کۆتایی قسەکانیدا هیکتۆر سعید بۆ ڕۆژنامەی ئیسپانی گوتی لە کۆتایی یاریەکە ڕۆناڵدۆ هاتە لام و داوای لێبوردنی لێکردم لە هەندێک لە قسەکانی کە لە ناو یاریگادا کردی و داوای لێکرد کە زیاتر وردبین بم لە ناو یاریگا و مەرجنیە هەموو کات ناوبژیوان یاخود یاریزان لەسەر ڕووە ڕاستەکە بێت. هەواڵێکی خۆش بۆ هاندەرانی یانەی ڕیال مەدرید ئەوێش ئەوەیە کە تۆنی کرۆس دەگەڕێتەوە یانەی شاهانەی مەدرید. یانەی ڕیال مەدرید دەستەوارەیەکی پێشکەش بە تۆنی کرۆس کردووە بۆ ئەوەی قوبوڵی بکات و بەردەوام بێت لەگەڵ یانەی ڕیال مەدرید. سەرچاوە ڕۆژنامەوانیەکانی ئیسپانیا ئەویان ئاشکرا کردووە فلۆرنتینۆ پێرز سەرۆکی ڕیال مەدرید دەستەوارەیەکی فەرمی داوەتە تۆنی کرۆسی ئەڵمانی کە لە کۆتایی وەرزی ڕابردوو بە یەکجاری وازی لە یاریکردن هێنا. تۆڕی دیڤێنسای سنترالی ئیسپانی دەڵێ پێرێز دەستەوارەیەکی پێشکەشی کرۆس کردووە بۆ ئەوەی کار بکات لەگەڵ یانەکە پاش ئەوەی کەوە بڕیاری وازێنانیدا. کارجێڕی ڕیال مەدرید و سەرۆکەکەی پێیان وایە تۆنی کرۆس توانای گەورەی هەیە بەهۆی تێگەشتنی قوڵی لە تۆپی پێدا و ئەزمموی زۆری لە نێو یاریگادا، ئەمە جیالەوەی کەوە خولی مەشقدانی تاو کردووە. سەرچاوە ڕۆژنامەوانووسەکان دەڵێن پێرێز داوای لە کرۆس کردووە مەشقدانی یەکێک لە ئەکادمیایەکانی ڕیال مەدرید وەربگرێت یاخود پەیوەندی بە تیمی یاریدەرەکانی کارلۆ ئەنشیلۆتی بکات تاوەکو ئەزمموی زیاتر کۆ بکاتەوە وەکو ڕاهێنەرێک یاخود وەکو یاریدەری ڕاهێنەر. تۆنی کرۆس تاوەکو ئێستاکە وەڵامی دەستاوارەکەی یانی ڕیال مەدریدی نەداوەتەوە و دەڵێ ئێستاکە من لە پشوودام و چێژ لە پشوەکەم دەبینم، ڕەنگە لە داهاتوو بتوانم لەگەڵ ئیداری ڕیال مەدرید کار بکەم یاخود ببم بە یەکێک لەو کەسانێک کەوا لە ناو ئیداری ڕیال مەدرید کار دەکەم لەگەڵ ئەکادمیایەکی یان. هەر لەگەڵ یانی ڕیال مەدرید ئیسپانی دەمێنینەوە. هەواڵە خۆشەکە بۆ ئیداری ڕیال مەدرید و هاندەرانی یانی ڕیال مەدرید ئەوەیە کە برایم دیاز ئەستێرەی یانەکە زۆر نزیکە و لە وادەی خۆی زووتر گەڕاوەتەوە لە پێکان.